نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو. سڵاو ڕێز نوخشەخان یاخوا خێر بەی پێی نێکستێپی ئینە بە هەورامی دەسم پەنە کرد خێرامالکەرونە وەروانەیە کە هەم ستافەکەیچما تەکنیکیەکێ گر هەورامێنێ و هەم دەست و مەچک و هەورامیەکە گریاگەێنە دیارە وەروانەیە حەزم کرد بە هەورامی خێرامایەوە کەرونە و قسێوێت پێی نێکستێپی کە ئێرەمین ساڵە جەنابەتە شیفواردن پێیگەیە پێماوازی. سلام کاک سۆران منارۆ فرە وەشحاڵەنە کە جەنابتم وینە و زیاتر وەشحاڵەنە کە نێکستێپەنە بەشداری کەرو بەڕاستی ساڵە ڕابردوونە فرسەتێکانم نەبێ بە هۆ مەشغەڵەت و داوام و دایرەیە دەستوەشیم هەن پێی ڕێخرا ئی ئیڤنتەیە و بە تایبەتی چکاگامانج و ئەڤینخانە و سەرجەم ستافەکەی کە یعنی مانیانێ بەڕاستی دیارە مانیاش بۆ دیارە ئەرمانەکێ و جامان کاتی چەنە دەستوەشیم هەن پێی سەرجەم زانکۆکە کوردستانی هەم بە حکومیەکێ و هەم بە ئەهلیەکایچۆ ئانێکە ئارەوی نامچێوێ فرە دڵوەشکەر بێ کە پەرۆشی هەم زانکۆکاش چەنە بێ بۆ وەشحاڵی تەلەبەکایچ کە سەرقاڵوانەی بێنێ کە دەرەجەکاشا بنووسە کوگەی بنووسە بەڕاستی سەردەم و ئێمەنەی بابەتە نەبێت میزانی ئێمە عادەتەن یان مامۆمە یان لالۆمە یان کەسێک گەورەتر جەوێمە ڕێنوێنی ماکەرێ سەردەمە جیاواز بێ وەشحاڵانە کە ئێستا ئینایمێ سەردەمێ پێشکەوتنینە وە کوردستانیش گەرەکشە ڕاو زانکۆیەوە ئی پێشکەوتنێ پێشکەشکەر و هەم بە خەڵکەکەیش و هەم بە خوێندکارەکایچش چونکم بەڕاستی ئەختیارکردە و بەشێوە ڕاستە گر کەسێکە هەم مەرحەلەی سەرەتاییە تا یاوی ئامادەیی خواستێت هەن کە بلی کۆگەر بەڵام ڕەنگە ڕێنوێنی کەرێەوە تەندروست بۆ پێیت ئایاگێ ورچنی فرە ینی مەسار و ژیان و تۆفاڕۆ پۆکە ئی جۆرە ئیڤنتێ فرە دیاگی دەستوەشینی وەشحاڵینێ و بەڕاو منیچ زانکۆ هەم بەرەن و هەم پەنجەرەیچە بەڕاو من پەیانەی تو دنیا وێ و وڵات وێت و شارەکە وێت قەزا و ناحیەکە کەریۆ ڕوو جیهانیرە ڕوو شارەکە تەریرە پۆکەی من دەستوەشی ئێمە تەبان ئەم بەشەی پێشتر کە بە شێوەزاری گۆرانیە هەورامی قسەمان کرد تەنها بۆ بوو کە هەستی زمانەوانیەکە بگوازینەوە حەزم کرد تۆزێک زیاتر بچینە ناو بابەتەکانەوە و هەوڵینەوە بە 6 سەبتایتڵکەین بۆ بەڕێزانەی کە ناتوانیوە تێبگەن ئەم پێشانگایە وەکو جەنابە ئاماژەت پێیە لە وتەکان تا یعنی تەنها بۆ تەلەبە دیزاین کراوە بۆ خوێنکاران دیزاین کراوە ئەم تەوژمە زۆرەی خوێنکاران کە یەن بۆ ئێرە و بۆ ئەم پێشانگایە بەڕاستیەکەی وای لێ کردین کە پلان و استراتیژێکی درێژخایەنتر و دوورمەوداتر ئێمە بیر لێ بکەینەوە لەگەڵ هاوکارانمان کاگامان جووەڤینخان و دکتۆر شوان وەکو ڕێکخەرانی بۆنەکە بیرمان لەوە کردەوە کە زیاتر بەشداری دەرەوەی شاریشمان لەگەڵا بێت چکە بەڕاستیەکەی کەسێک کە تەلەبەی شەشە شەرت نییە لە سلێمانی بێت شەرت نییە لە نزیک سلێمانی بێت ئەوانەی کە دوورە دەستن ڕەنگە کەسی تیا بێت کە با بڵێن گونجاوتر بێ بچێتە ئەو شوێنەی خۆی جا بۆیە من حەزەکەم لێوە دەست پێ بکەین جەنابەت دوێنێ و پێرێ هاوکاریەکی زۆرە کردین بۆ دابینکردنی پاس و بەڕێوەبەرە گشتیەکانی پارێزگای هەڵەبجە زۆر هاوکار بوون بۆ هاتنی خوێنکارانی هەڵەبجە و دەور و پشتی بۆ پێشانگاکە ئەم پشگیریە بەردەوامەی کەسانی وەکو جەنابە ئێمە هەنگاوێک زیاتر دەباتە پێشەوە لەم ڕۆوە پێشنیاری بەڕێستان چییە کە لایەنە حکومیەکان و دەوڵەتیەکان چۆنچۆنی پشگیری لە هەنگاوێکی لەم شێوەیە بکەن بۆی لە با بڵێن لە کاری کۆمپانیا و ناوەندێک دەرچێت بێ بە کاری شار و هەرێمەکە هەر هەمووی بەڵێ بەڕاستی کارەکە زۆر ناوازەیە و زۆر گەورەیە و یعنی ئەیبینی مانوبوونێکی زۆری پێوە دیارە بەبێ هیچ بەرامبەرێک بۆ ئەو خوێندکارانەی کێنە ئێرە ئەمە یعنی بەڕاستی زۆر گەورەیە هەم بۆ ئێمە ئەگەر من چوەکو دایکێک بێم یاوەکو تاکێکی کۆمەلگا میاوەخ و کەسایەتیەکە لە کارگێڕیا یاخۆ پارێزگارێک کارەکەم بۆیە دەستخۆشیم هەیە و سوپاس شتانەکەم کە ئەگەر فراوانی کەن و لە ساڵی ئایندەیە بتوانن ڕۆژەکانی زیاتر بکەنەمە بە دەرەجی یەکۆکو پێشنیارێک و پێشنیاریشم هەیە لە پارێزگای هەڵەبجە ناوەندێک دابنێن ناوەندێکی نێکستێپ
لەگەڵ ئیڤێنتەکە کە لە سلێمانی ئەکرێ یاخود لە شارێکی کێکە ئەکرێت لە شاری هەڵەبجەش بکرێەوە ئێمە وەکو داری پارێزگای هەڵەبجە هەموو هاوکارێک و پشتیوانیەک و دەعمێکی لۆجستی و مرۆیشتانەکەین بۆی بتوانین زیاترین خزمەتی خوێندکار و گەنجی کوردستان و پارێزگای هەڵەبجەش دڵنیام نوشەخان لە پاڵپشتی جەنابە بۆ هەموو هەنگاوێکی نوێ ئەو شتانەمان بینیوە ینی بەڕاستیەکەی چکە پارێزگاکە خۆی تازەیە ئەم تازەیەی وا کات کە هەمومان پێکەوە ئەو ئەرکەبگرین هەستۆ من بە دڵنیاییەوە ئەم پۆدکاستە تەنها کارەکەی ئەوە نییە بڵاو بکرێتەوە بۆ بینەران بەڵکو ئەوەیە کە ئێمە ڕاو سەرنجی کەسانی تایبەتمەندی وەکو جەنابە وەرگرین لە بوارە ئیداری و حکوومیەکانە کە ئاخۆ چی بکەین بۆەوەی هەنگاوێک باشتر بچینە پێشەوە من بە دڵنیاییەوە ئەتوانین بیر لەوە بکەینەوە کە ساڵی داهاتوو بە جۆرێک لە جۆرەکان پارێزگای هەڵەبجە بەجیا تەعاملی لەگەڵ بکرێت تۆ خۆت بەشێک بی لە نەکستێپ و دڵسۆزی هەڵەبجەشیت بە دڵنیایەوە ئیشی حتمما هەر شتێک من پێم وایە هەموو کەسیش لە کوردستانە بۆ هەڵەبجە جگەلەوەیکی خۆمان من و تۆ هەڵەبجەین و هەورامین بەڵام هەموو کوردستان هەڵەبجەی خۆشەوێ هەر شتێکی جیاواز و جوان بکرێت لە هەڵەبجەیە هەموو کەس هاوکار و پشتیوانە بێت ئینشاءڵڵا و هەنگاوە ئەنین و لێرەشەوە بە فرسەت ێزانم کە هەشتا هەچەند فستیڤاڵی هەنار تۆزێکی ماوە بە زۆریشی نەماوە لێرەوە هەردووکمان بەیەکەوە لەبەرەوەی خۆت بەشێکی گرنگی لە ئامادەکاری فستیڤاڵی هەنارە دەستخۆشیت لێکم کە هەموو ساڵێکیش هاوکار بووی بەس ئەم ساڵ بەشێکی زۆر گرنگت خسوتە ئەستۆی خۆتەوە ئەرکی سەرشانی منتان کەم کردوتەوە لەگەڵ هاوڕێکان تا لەگەڵ بەڕێوەبەراتەکانی هەڵەبجە لێرە داواکارم لە هاونیشتیمانیانی کوردستان بە گروتینێکی زۆرترەوە بەشداری فستیڤاڵی هەنار بکەن کە حەزەکەم خۆت بۆیان باس بکەی کە چەند چالاکی جیاواز و کاری جیاوازتان بێگومان وەکو جەنابە ئاماژەت پێەیە زۆر پرۆگرامی تایبەتمان ئامادە کردووە لە ڕووی ڕێخستنەوە ئەم ساڵ زۆر ڕێکخراوترە بێ لە ڕووی ئەو کێشانەی کە بۆ هاتوو چۆ دروست بووە زۆر ڕێکخراوترە بێ ئەمانەکە هەر هەمووی واکە فستیڤالەکە تۆزێ نەرمتر و لەسەر خۆتر بەڕێوە بچێ بۆ ئامادە بووان چکە ژمارەیەکی زۆرمان هەیە بەڵێ ڕۆڵان و عشتاڵاشیمانداناوە تا شەوانیش درەنگە بێ حەزەکەمەوە بڵێم کە هەمان ئەو برادرانەی کە ئەم با بڵێنەوە ڕێکخەری کە ئەم نێکستێپەمان ڕێکخستووە بە دڵنیاییەوە پشگیرمانە بن و هاوکارمانە بن لە ئەنجامدانی کاری زۆر باشە لە فستیڤالەکەش و بۆ دوای فستیڤالەکەش من کاتی زۆتری جەنابە ناگرم زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی بە گەشتێک بەناو زانکۆکانە ئەو ئیشە جوانانەم بینی کوالیتیکی باش خەڵکی خۆبەخش گەنجی جوان و بە پەرۆشی خوێندکارەکانیش لە هەموویش زیاتر دڵخۆشتر بوو کە هاتوون بەشداریەکەن لە نەکستێپ وڵات نوخشەخان حەزمە کرد ئەوەش باس کەم کە ئەو گەرموگوڕیە وای کرد لە زانکۆپێ مانگاکان کە تقریبەن سکۆڵەرشیپەکانیان و کورسی خوێنەکانیان دوو ئەوەنە لێ بکەن یعنی لە چلدانەوە ئێستا ئەمڕۆ ئێمە باسی 79 سکۆڵەرشیپەکەین کە هەمووی بە بۆنەی ئەو زۆر هاتنەی خوێنکارانەوە ئەو ڕوویاوە بەس منەمێ قسەی ئەخیرم بکەم بە تایبەتی بۆ زانکۆ هەلیەکان پارێزگای هەڵەبجەتان لەبیر نەچێت داشکانی زیاترمان بۆ بکەن شاری شەهیدانە شاری کولتور و ڕۆشنبیری و جوانیە بەڵام سەیری ئاستی دارایی خەڵکەکەی بکەی لەوانەیە جیاوازی هەبێ بۆیە لێرەوە داواکارم لە زانکۆ هەلیەکان کە هەڵەبجە نازمان هەیە زۆرمان نییە پیانە ڕابینین کە هاوکاری زیاتر بن بۆ خوێندکارەکانمان دەست خۆش بابزانام خۆشبەختانە زۆربەی زانکۆ پەیمانگاکانیش لە گەشتەکەی ئەو وعدەیان ناوە لەبەرەوەی ئێستا هەمویان بەرپرسن بەرامبەر ئەو وعدانەی کە یاویانە من سپاسی جەناب دەکەم دووبارە سپاس بۆ هاتنێ سپاس بۆ بەشداریکردنێ هەردەم پشگیری جەنابە پێویستە بۆ ئەم نوعاکارانە دەست خۆش بێنە شەخەڵ زۆر سپاس